من پیاوێک بووم هەموو خۆشی ئەو دنیایم لە پارەوە دەدیت کەیفم بە ئینسانی هەژار هەر نەدەهات کەچی هەڵمەتی کوڕم سوور بوو لەسەرەوەی کە ئەو کچە هەژارە بکاتە هاوسەری خۆی بەڵام ئەمن زۆر پێ ناڕەحەت بووم بۆیە ڕۆژێک بەدوای کڵاوی بابردوو و کەوتوین هیچ ئاکامێکی نییە و خۆشەویستیەمان نازڵیەوە ئاگات لە خۆیت دەرەی بەدوی کڵاوی بابردوو کەتینە چی بڵێم نازڵیە تو نازانێ من چەند عاشقتم چەندم خۆش دەوێی نازڵی ئەگەر تو واز لە من بینیە من دەمرم بڕواتە بێ خۆم دەکوژم ئەو قسانە مەکە هەڵمەت تۆ زۆر لەوانە بەهێزتری ئەو بۆ ئینسانی لاواز دەبێت ئینسانی لاواز آخر نازڵی ئازاری عەشق هەندەکەم نییە ئەمن ناتوانم بێت و بژیم تێم دەگەی یان نا تێدەگەم بەس ئەوە ڕێگەی نییە ڕێگەی نییە آخر خوایە من چەم کردیە بەستە هەڵمەت ناشکری مەکە حتمەن خوا حکمەتێکی تێدایە باشتر لە من و تۆ دەزانێت چییە خوایە یەک کەسم خۆشویست یانی یەک کەسم خۆش دەوێ خوایە ناتانم بیکەمە خێزانی خۆشم بەسە هەڵمەت ئەوەندە ناشکری مەکە خوایە تۆبە کاک فارس بەڕێبەرە دۆزیمەوە لە پارکەکەی جارانی دە باشە زۆرە درێژ مەکەوە خوا لەگەڵ خوای گیان شکرم بەبەشت من لە عایلەیەکی هەژار بووم لە دایک بەس بۆ دەبێت دایمە هەژارەکان باجی قورسی ژیان بدەن آخر نازانم ئەوە سڕەکە ئەمن بەو هەموو ماڵ و مڵک و سەروەت و سامانەوە ناتوانم بەو کەسەی بگەم کە خۆشم دەوێت لێت تێدەگەم بەڵامی ترە و قەدەری ئێمەیە قەدەری ئێمەیە؟ چییە گلانە پێم برێ بەڕاستی دەتەوێت لێم جیا ببیەوە؟ نا من کەشتی وام کتووە نا لە قسەکانت ڕادیارە بە من دەرێ ئەوەی کردیتمان بە دوو کرایی بابردی کەتینە؟ من لەبەر تۆمە نامێ پەیوەندی لەگەڵ عایلەکەت تێک بچێت کچێکە من عاشقی تۆ بووم ئەمن وازم لە هەموو کەسە چینە ئەمن لە پێناوت و پێت دەرم ئامادەمە بمرم ئەخە من نامەوێ واز لە هەموو کەسێکت بێنی ئەوان کەسوکاری تۆن ئێستا خەریکە سەبر خۆتم لۆ دەردەخەی خەریکە هەموو شتێک لێ ئاشکرا دەکەی کە تو بەڕاستی عاشقی من نەبووی دەناکەمەتی کەش بەرگەت دەگرت هەڵمەت تۆ بە کەسوکارتەوە جوانی حتمەن حکمەتێکی تێدایە تەواو تاسە تێگەیشتم ئەتو دەتەوێت واز لە من بینی پاشەو هەموو شتێک کە کردمان پاشەو هەموو هەوڵ و مادیبوونەی دەتەوێت واز لە من بینی ئێستا هەڵمەدەوە قسەی خۆتە بەڕاستی هیچ مامر بۆتی نەکەم چی مامر بۆتی نەکەم مادەی پێم بڵێ تۆ بەس وەرە داوام بزانە شت هەیە لەم دنیای بۆ تۆی نەکەم من لە پێناو خۆشەویستی تۆ هەموو شتێکت بۆ دادەنێم هەڵمەت ئەولۆ جابی تەلەفۆن منادەیەوە بابا مۆبایلم کوژابەوە جۆب دێکچی سوال کرد زۆر باش دەزانم ئەتو هەڵمەتت خۆش نایە ئەتو چاوت لە سەرۆت و سامانیا خەیاڵت خاوە تو یەکێ چتو ببتە بووچی من ماما ئەوەندە ئیهانەم مەکە
هەردووکمان خوا دروستی کردوین و مرۆڤین اینجا خوا هەموو شتێکی بە تۆ نەداوە خۆ والله هەموو شتێکی لایتە من وانییە مامەگیان هیچ کەسێک کامڵ نییە و اینجا هەموو شتێکیشی پێ نەداوی وەچی چه وەکو ئینسانیەت وەکو مرۆڤایەتی و بەختەوەری و ویژدان جلێ هەم باسی بەختەوەری دەکا کچی سوالکەر پێم برێ تا گەیشتە و تەمەنەی تا ئێستا ژەمەنانەکەت پڕ بەزی خۆت خواردی ها بابا بەسە و قسانە وەراتوو بەسا یادەک بە جۆب دەم کچێ بڕۆ لەبەر چاوم دەفو بڕدەی بابا واز لەوی بینە سای خوارد دەکەت بەرز دەکەیوە یەشکۆ 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 خۆ بزار چکە یەشکۆ